سڵاو خورافەت چییە؟ مێژووی خورافەت لە کەیەوەیە؟ ئەی پەیوەندی نێوان ئاین و خورافەت چییە؟ بینەرمان مێژووی پەرەسەندنی عەقلی مرۆڤ بریتیە لە هەنگاونان لە قۆناغە سەرەتاییەکانی خوڕافە و ئەفسانە و ئاین و فەلسەفە بەرەو زانست کە هەندێک جار بە شێوەی یەک ئاراستە و قۆناغ بە قۆناغ بووە و بە شێوەیەکی تەواوکاری مرۆڤ هەنگاوەکانی بڕیوە و زۆر جاریش هەموو قۆناغەکان هاوکات و لە یەک شوێندا ئامادەیان هەبووە. خوڕافە وەک یەکەم شێوازی بیرکردنەوەی سەرەتایی مرۆڤ لە خۆی و دەوروبەری بە پێی جیاوازی کۆمەڵگا و ئاستی شارستانیەت هەمیشە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە بە تایبەتی لەسەر ئاین بە جۆرێک کە هێڵێکی باری کردوچیان لە یەکتر جیا دەکاتەوە. کێشەکە لەو جێگەیەوە سەر هەڵدەدات کە ڕوانگەی خوڕافی دەبێتە چەقی بیرکردنەوە هەم بۆ ئاین و هەم بۆ ژیانی کۆمەڵایەتی. ئەمەش وای کردووە خوڕافە بەهۆی ئاسانی و سادەیی بەڵگەکانی زۆر زوو بچێتە ناو خەڵک و جەماوەر و دواتر وەک دەسەڵاتێکی معریفی دژی کۆمەلگا و بەلا ڕێدابردن سوودی لێوەربگیرێت. خوڕافە کە خاوەن لۆژیکی ناوەکی خۆی نییە وا دەکات تێڕوانینەکانی بەردەوام دەرەنجامی ناڕاست بدەن بەدەستەوە و کاتێکیش ئەمە لەگەڵ ئاین ئاوێتە دەبێت هەم گورز لە ئاین دەدات و هەم لە ڕەوتی بەرەو پێشچوونی ئاستی هۆشیاری تاکەکان. کەواتە ئاین چۆن دەتوانێت وەک بەشێکی گرنگی معریفەی مرۆیی بە ئاراستەی دەرچوون لە خوڕافە لەلایەک و پاراستنی بنەما سەرەکیەکانی هەنگاو بنێت. ئەتوانین بڵین لەوەتی مرۆڤ هەستی بەدەسەوسانی خۆی کردووە لە بەردەمی دیاردە سروشتیەکانە خوڕافەتیش لەدایک بووە. لەو کاتۆی مرۆڤ نەیزانیوە ئەو دی و سروشت چییە خوڕافەتیش پەیدا بووە. ئەمە شتێکی ئاساییە. زانایان ئەڵێن لەگەڵ پێشکەوتنی زانستدا بوارەکان و سنوورەکانی خوڕافەت کەم ئەبێتەوە کەچی تا ئێستاش تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانیشدا بە جۆرێک لە جۆرەکان خوڕافات هەر برەوی. بەڵام لە کۆمەڵگە پاشکەوتوەکان و ئەوانەی کە ڕەگەزە دینیەکان بە سەریاندا زاڵترە خوڕافەت بەهێزترە وەک کۆمەڵگەی هیندی. ئەمە بۆچی وایە؟ ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین ئەم بابەتەشی بکەین. پرسی خوڕافەت لەگەڵ دینە زۆر جار تێکەڵاوە بێ. حەزەکەم جار پرسیاریەکەم ئەمە بێ بەلای بەڕێستەوە یاخود لە ڕێی دینێ و خوڕافەت چییە؟ خوڕافە هەر شتێک کە دیاردەیەکی سروشتی یان تەبیعی حتا هەندێک ڕووداوی کۆمەڵایەتی تەنانەت سەربازی کە لە دنیا هەیە تەفسیرێکی عەقڵانی بۆ نەکرێ خوڕافەیە. باشە. بەس لە مەسەلە دینیەکانە پێت وایە زۆر شتمان هەیە کە تەفسیری عەقڵانی بۆ ناکرێت. ئەتوانین ئەوە ناو برین خوڕافە؟ پرسیارێکی زۆر دەقیقە. ئەویش ئەوەیە ئێمە زۆر بابەتمان هەیە لە عالەمی غەیبە وەکو بابەتی موعجیزە بابەتانێکن تەفسیری عەقڵانی بۆ ناکرێت بە تاکید. بەڵام ئەوەی کە جیا کاتەوە لە خوڕافە تەمەن بینەکەیان یەک داوە دەزووە بینیان زۆر زۆر کەمە دلیلە. ئێستا بۆ نمونە دلیل بۆ نمونە دلیلی صریح دلیلی صحیح بۆ نمونە ئەصحاب الكهف 300 ساڵ 5-6 کەس لاشکەوتێکا بخەون بەبێ نان و خۆراک و بیر نەبن و نەمرن ئەمە ئەگەر دلیلی قورئانی لەسەر نەبێ ئەبێ بە خوڕافە. باشە دلیلی قورئانی بەس دلیلی قورئانی دلیلێکی نەقلیە عەقڵ نییە ینی پێتوانێت ئەوەش بە تاکید ئێمە دین بەشێکی زۆری پشتی عەقڵە غەیبە. ئەسڵەن عالەمی غەیب هیچی عالەمی عەقڵ نییە. بەڕێزت باوەڕە بە قورئان هەیە باوەڕ بە دین هەیە باوەڕە بە ئەوەش هەیە. بۆ نمونە عەرشەکەی بەڵقیس کە سولەیمانی هێنێ ئەو ڕەشەبایی کە سولەیمان سوار هەبێ و پێ ئەڕوا عەساکەی سولەیمان و عەساکەی موسا وإلى آخره معجزات هەمووی. باشە تۆ ئەوە ناوەنەی معجزە ئەوی ترا ناوەنەی خوڕافە ئەگەر دلیلی لەسەر نەبێ خوڕافەیە. ئەخر دلیلەکەی تۆ چییە؟ دلیلەکە قورئانە نەقڵە. بەڵێ باشە بەنسبەت تۆ قورئان کتابی خوایە. بەڵێ بەس بەنسبەت کەبرایکی سینەوە چییە؟ بە تاکید کتابی خوا نییە. بە تاکید ئەتوانێت هەر لە عالەمی شەمە زۆر جۆمان لێ بووە دین هەر بە خوڕافەتێ تەفسیرێکی دین بە خوڕافە حاڵیە بێ نەک دین خۆی دین بەگشتی من مەبەستم
بنسبة كسيكو كالزماني عربي أخوي عربة سوري بلين قرآن معتبرك أمام معجزيك سامتش مجبور ببن بجولك يا بمسيحي لبرو عيسى مردوزين دو كردتو كمعجزة هيك باڵێ كابرايشي الصينيش مجبورة بلا قرآن راسة باوري بانا بلا بلا لا مجبور نییە أنا مجبور نییە مجبور نییە مجبور نییە نه ئەزانی بۆچی تۆ بێ بابەتی خوراافە بەشێکی توانین بڵێن لە ژینگەی دنیا گەشاکە باشە بەشەکەی تری زۆربەی بابەتەکانی خوراافە بابەتی کۆمەڵایەتین حتا لە کۆمەڵگە دواکەوتوەکان نا لە کۆمەڵگە پێشکەوتەکانیش ئەسا لە ئەوروپاشە هەموو کۆمەڵگەی من کە دوای لەگەڵ ڕێستا لەسەرم بەرنامەیە ڕێکەوتین قسەم کرد سێرشێکم کرد بۆ خوراافە لە عالەمە ئێستا بۆ نمونە لە ئیتالیا ئەڵێ ئەگەر ئیتالیا کۆمەڵگەیەکی پێشکەوتوە ڕاستە کۆمەڵگەیەکی دینیشە لە هەمان کاتە ئەڵێ شەپقەکەت یا کڵاوەکەت لەسەر سەرینەکەت دانێ نیشانەی بۆ مردن لە دنیای نیشانەی یان ئاماژەی بۆ مردن ترسناکە نابشتیەوە کە لەوانەیە بمری حتا سێری ئاوێنەکەی لەوانەیە ئاوێنە ڕوحەکەت بەرێ لە رووسایەکی لەو شتانی کە لە رووسایە شومە فیکەلیانە نابێ فیکەلێ بێ بەتابەتی لەشەوە حتا ناو کوردی شاوە ئەمە کوونە بەبوو کۆمەڵێ حتا لە کۆمەڵێ ئەو ڕووی دینیان بەڵە ڕووی دینی نییە خۆی خوراافە ئوستاز خوراافە هەر هەمووی ئاڕاستەکەی بۆ ئەوەیە بڵێ دین وا ئەڵێ خوراافە هەمووی ئاڕاستەکەی بەرەو دینە ئێستا بۆ نمونە ئەوەی کە لە ئەنەوە عەرەبە هەبووە بۆ نمونە گەر تەیرێ لە لای ڕاستەوە فڕی تۆ سەفەرەکە بکە لە لای چەپەوە فڕی بگەڕێرەوە لە کوردەواریاڵە ڕێی بە پیرەوە هاتووە ڕێی بە پیرەوە خۆ بەیانی چی ینی خوا ئەم ڕێوەی ناردووە وەکو بەرەکەتێک ئاماژەیەکی پێ با کەمیشە بکە هەمووی ئێوێ بیباتەوە بۆچی هەبیاتەوە بۆ خوا بۆ دین یعنی دوجار ئێمە ئەڵێن بابەتەکان کە نەتوانی تەفسیرێکی دینی بۆ بکەی تەفسیرێکی عەقڵانی بۆ بکەی ئەچێتە ناو خوراافەوە خۆ ئەمە پەیوەندی بە گەلێک و بەنەتەوەی نیە علمیە عەقڵانی مثلەن ئێستا با بڵێن کاتێک ڕۆژ ئەجیرا جاران من بیرم هێ نازانم بەڕێزت منیش بیرم تەنەکان لێ ڕاستە بەڵام دوایی دەرەکەوێت ڕۆژگیران علاقی بە کاتێککە ئیلم پێشکەوت ڕۆژگیران بۆ شتێکی وەڵا پەیوەندی بە علمیشەوە نیە لە دینە بۆ نمونە لە دینە لە ئیسلامە من نازانم بۆچی خۆ لە کوردستانە هەزارەها ساڵە حوجرە و مەلای گەورە هەیە بەس بۆ ئەم بابەتە لە دینە ئەوە نوێژەکرێ لە ئیسلامێکە لە نمونونەکان بەڵێ بەتاکید یعنی ئێمە کۆمەڵە بابەتمانێ حتا بۆ نمونە سەردەمی پێغەمبەر خۆیان کە زیندوو بوو کاتێ ئیبراهیمی کوڕی وەفاتەکە ئەڵێن ئەوە ئەم خۆرەکەی گیراوە لەبەر وەکو شینێکە بۆ مردنی ئیبراهیم پێغەمبەر فەرمووی تەمەن کە ڕوبەڕووی ئیسلام ڕوبەڕووی خوراافە بۆتەوەی کێکە لە بەڵگەکان پێغەمبەر فەرمووی شەمس و قەمەر دوو ئاەتی خوای گەورن لا تنكسفان لموت أحد ولا لحياته يعني ناجرين بويا كاكسوران باسي سينشت كرد بون منا طبعا صين خاوەنی حەزارەتێکی 4-5 ساڵێ بەتایبەتی ئەگەر باسی کۆنفۆشەسیش پێکە 2600 ساڵ پێش زاینە لەلای ئەوانیش کۆمەڵێ بابەتی خورافی هەیە هەر لە دایکبوونی لە هندستانە هەر زۆرە یعنی هندستان هەر بوزا بە شێوەیەکی خورافی لە دایکە بێت و بە شێوەیەکی خورافی حتا لە ئاینەکانی ئێرانەکانە لای میترایەکان لە سەردەشی شەم شەڕی لە بینی ڕووناچی و تاریکیە هەیە زۆربەیان بابەتانە لە دایکبوونی زەردەشت وازانم دەنکە هەنارێکە چێتە ڕحمی دایک شتێکی ئاوای وەکو عیسا وەڵا میترا لەشکەوتێکا لە دایکە بێ پێش هەموو عالم دوای سێرەکەی پێش هەموو عالم دوای سێرەکەی خەڵکی دێت میترا پەرستێ تەفسیری بۆنێ دوایش ڕوح ئەچێتە خۆرەوە لە هەموو کۆمەلگایەکە ئوستاز ئەگەر نەتواندرا بێت تەفسیرێکی واقعی عەقڵانی حتا علمیش بۆ بابەتەکان بکرێ بە تاکید دەبێ بە خوراافە خۆ خوراافە ئوستاز خوراافە بەشێکی لە دنیای حتا کە سێری بابەتەکانم کرد چ خوراافە چ ئەفسانە جۆرێک لە سەقافی گشتی توانێت جۆرێک خزمەتیش بکە حتا لە هەندێک حاڵەتە حتا لە حاڵەتی سەربازیە تۆ ئەفسانەیەک خوراافەیەک دروستەکەی بۆی سوپاکەت نشکێ حتا ئێمە مەشهورە لەبارەی مەلک محمودی حەفید و شێخ محمودی حەفید کە گولەبەنی پێ بووە و فیشەک نەیبڕیوە حتا من مامۆستایەک فیشەک بەتاکید حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم شتیوانی نەبووە پێغەمبەری خوا خەریک بۆ شەهید ببێ یعنی شتیوانی بەڵام خەڵکە بۆ ئەڵێ مەلک محمود بە ڕەحمەت بێ خۆی تەکانوە فیشەکەوە هاتۆتە خوارەوە لێ ئەم تەفسیرانە کە ئەکرێت بابەتێکە من بەنسبەت خۆمەوە ئەکرێت ڕووداوی شخصی مامۆستا سۆران تۆ تەجربەیەکی شخصیت هەبێ بابەتێک بێ بەس نەبینای عملی لەسەرکرێ نەبێتە شتێکی تەشریعی ئەکرێ ڕووداوێکە بێت جۆرێک لە
بۆ نمونە مەزلومێک معونەت یعنی شتێکەیە کە لە دینە پێوتێ معونە ئەکرێ خوا یارمەتی بە ئەکرێ مناڵێ لە تابق لە خان لەم باڵەخانەیە و بکەوێتە خوارەوە بەس نەمرێ تەفسیریشی بەس ئەم ڕووداوە ناتوانیت تو هەمیشە تەعمیمیکەی بینای عقیدە لەسەر لەوانەیە ئێستا تۆ ناتوانێت تەفسیریکەی کەسێکی تر بێت تەفسیری من خۆم مناڵم بینی بە چای خۆم لە قات و نیوەوە تقریبان کەوتە خوارەوە بەسرە هیچی لێ نایە ئەڵە مەلایکە دەستی بۆ گرتووە سڕەکە چی بۆ لە خوارە سۆن دەداندا تەفسیریشی وای بۆ کرد وساس ئێستا حتا لایانی علمی بەس ئێستا بۆ جەناب دەزانی هەمووان نەزانین لە یابان خۆی خەڵکی یابان گەلیشی پێشکەوتون لە هەندێک لە مەسعەدەکانە ڕقم 4 لە هەندێکی ڕقم 3 زەنیە لە سینی شەهر وایەوە جەناب دەفەرمی بۆیە بەڵام چونکە کەلیمەی 4 ئێستا بیرم نەماوە لە چینە معنای مەرگەگەێنێ بەڵێ ڕاستە بەڵێ وایە بالفعل معنای مەرگەگەێنێ بۆچی ئەم بابەتانە کۆمەڵ ئەم بابەتان و سەر جاتەمان ئیشی دین چییە یەکێ لەو شتانی ئیسلام کە محاربەی کردو مەسەلەی خورافەیە حتى راس الإسلامي اتهامك ربا خرافة حتى بأساطير الأولين اكتتبها فيتم عليه بكرة واصيلة بلام توسي رجاني بيغمرك يريدوا خيل سربيه حتى دكتور حسين سميث كيك قال شارزاكاني باري عينك كان الله محمد حتى اعتمادي نكدو سر معجزة لكاتك معجزة زوربا وزياتري اعتمادي كدو سر شيء عقلي يعني قرآن فرمي قل هاتوا برهانكم توسيك باب سيارك بشوي تركي قصيت كد لا اولا ليو هي يعني خيطي كجباري هي اللي بين دين وخرافه او خيطه شيء يعني او جوازيك جانك بله او هي لباريكا بون منا لبيني معجزة معجزة يكم لسدستي بيغمر رودا لسدستي أولياء شغلنا أبو بكر الصديق كباشرين أمتي لدواء بيغمر يقول تواني أوبكا بس كرامت هي دي تخوارو بكرامت معجزة يكم للاين بيغمر ويا مدعين نبوة وكل كتابة كان عقيدة عليه ولا لا ينخواوي أمرا من الله يا ونابي بدروي بخواته ونابي لزماني نقضي عادة بكو آخر زمان باشا أو مرجان أو وزن بيغمر بردو تاي تو معجزة كوتاي بيهاتوا أمينته كرامة عندك ادعاء كرامتك بون منا طبعا بتاجي زياده ريوشي تاكري اما كرامه مثلا شيخ كاين طريقه اساسيه مثلا من خلقك ما مصي قوري ام شارجوا ملاي قوري ام شاربوا بفككاني وتو جنابي الشيخ لبغداوا يا لاسطنبول شلون كسيتواني داشي دائما بزوليني او تواني من تو بزوليني قناعتي وابوا اما ترخو بابتك من انكاري وناكم خرافه بس يلا باركك بالفعل يلا باركك امين خيطك تنيا ايمانه تو ايمان تو كاما دينا بارك الله يعني ايمان بخوا يا كم ايمان ببيغمبر بخوا اوي كتو ما مسسوران تو خوا بناسي بزاني خوا تشي بو باش فرقي منو ما مسسوران تشي لقى مثلا لقى كسي كديرا حتى مجالي تقوى كسي زوزو متقيه باب تقوى كي واخرتها ما مستمتيه كتو خوا ناسي بابا خوي قبرهم روجنات ياري بين ياري منو تو خوا اما بو من كاتو بو توينكا يا بو توي كاتو بمنينكا من بتوانم نيوجي نيورو لمالي خون بمزنيجي عسل لما كب لكاتك شاليره بابا من اشتكى خرقه مولا قسيك اجر موافق بلا قسيك فرق بين خرافة وشت دينية كان أول كلما أنا تو النص شيء ديني فيه لولا النص ديني فرق كامل دقيق ديني صريح نق والمن مكمل حديثي ضعيف معناه لسر كمل الشت براسي هيك بلغني لسروي دينه مثلا خرافات نازم بلام تاع كومالغا بيشكويا كومالغا كان يما هردو كوتون رواج دايم زور يعني بيتو خرافات چییە؟ خورافە واتە باوەڕکردن بە شتێکی بێبنەما و پڕوپوچ پشت ڕاز نەکراوە کە هیچ بنەمایەکی نییە هەڵبەستراوێت کە ینی باوەڕێ بووە بە باوەڕێک و لەناو خەڵک هاتەشە ناکەوە بڵاوێتەوە. هاوکات دەتوانی لە ڕۆ زانستێکەوە بڵێ خورافە بریتیە لە دروستکردنی ڕایەڵە بە ئینگلیزی پێڵێن ئەسۆسییشن مادەم مرۆڤەکان بەرکەوتی هەیە لەگەڵ جۆرێک لە پەیوەندی دروستکردن لە نێوان ڕوودا و هۆکارەکانیە. اینجا کێشەکە لای دروستە بێ خۆی سروشتی مرۆڤ بە مرۆڤ بە سروشتی خۆی ئەم ڕایەڵە و پەیوەندی دروستەکە لە نێوان ڕوودا و هۆکارەکانە. بەڵام کاتێک کە وەڵامی پێ نییە زانیاری پێ نییە بە تەواوەتی نازانێ هۆکاری ئەو ڕووداوە چێ و دەرئەنجامەکە لە چیەوە کەوتۆتەوە پەنا ئەبەستێ بۆ کۆمەڵەیەک شتی باوەڕی خورافی کەڵەکە بوو لە مێژووی خۆیدا ئەڵێمە هۆکارەکە ئەوەیە بۆ نمونە
مناڵێک کەوێت بۆ نمونە کەسێک شتێڵەوە بە چاوە بووە یاخود ئەمە ڕۆژ گیراوە بۆ نمونە مەسەرەی بۆ نمونە سەیری بورجەکان بکە تۆ بەختی ئەو ڕۆژە ئەوەیە بەختی تۆی ئەو ڕۆژە شانسی توێ ئەو پارە زۆرە بێت لەو ساڵە هاوسەرگیریەکەی واکەی نەخۆشەکەی ئەم شتانە لە بە درێژایی مێژوو هەبووە بەڵام لە سەردەمەکانی پێشوە با بڵین لە بەرەوەی مرۆڤ سەرچاوی زانیاری و زانستی نەبووە نەزانراوەکان لە بەردەمیان زۆرتر بوون بە خەیاڵ و ئەندێشەی خۆی پڕی کردوتەوە یعنی کەواتە کاتێک کە تۆ سەیر دەکەیت خورافە بەشێکی پەیوەندی بەشی سروشتی مرۆڤ هەیە بۆ ئەوەی کە لەبەرەوەی نەزانراوەکان ئەو شتانەی کە نایزانێت دەسەڵاتی بەسەرانێک کۆنتترۆلی ناکات وەڵامی پێ نییە ئەی بەسێتەوە بە هۆکارێکی سەر و سروشتیەوە زۆر باشە لە بینی ئەفسانە و خورافات جۆرێک لە پەیوەندی هەیە پێتوانێت تێکەڵ بن جایە ئەفسانە بریتە کۆ لە ئەتوانی ئەفسانە بڵی لە بیرکردنەوە بەرایەکانی سەرەتای مرۆڤە کە پرسیاری سەرەکی سەبارەت بە بوون بە چارەنووس بە مردن بە ژیان بە بەخت بە شانس بە ئازادی بە خۆشەویستی ئەو پرسیارە گەورە سەرەکیانە لە ئەفسانەکانەوە سەری هەڵدا و مرۆڤ بیری لێ بکردەوە بەڵام بیر و بۆچوونە خورافەکان کە هیچ بنەمایەکی نییە مرۆڤ پڕێکاتەوە لە ئەنجامی نەزانی خۆیەوە یعنی فەیلسوفەکان بۆ من دەیڤد هومانە یاڵێ هۆکاری سەرهەڵدانی خورافە ئەگەڕێتەوە بۆ لاوازی مرۆڤ نەزانی خۆی کەم دەسەڵاتی خۆی بۆ ترس و دڵە ڕاوچەکانی ئەمانە هەمووی سایکۆلۆژین کەوا لە مرۆڤەکات ئەو شتانی کە نایزانێت و کارەکەی چیە پڕی بکاتەوە بە شتێکی سەر و سروشتی زۆر بێتەوە دەست یعنی بەم قسەی بەڕێزت با بڵین خورد کەواتە تاکو زانست شتەکان کەشفکە خورافە بەرەو دواچێ بێتە خورافە بەڵێ لە ڕووی مێژووی ئەگەر تۆ سێریکەی ئەو سەردەمانەی کە بە سەردەمی ڕۆشنگەری ناوەبرێت بە سەردەمی ئەو سەردەمی ڕۆشنگەری واتە ڕۆشنبوونەوەی عەقڵ و هزری مرۆڤ چیتر لە ترس و دڵە ڕاوچێ و بێمتمانێ ناژی بەڵکو مرۆڤ توانای ئیرادەی بیرکردنەوەی بۆ ئەبێت کە چۆن لەو گەردون و جیهانە تێبگا و زاڵ بێ بەسەر ئەو شتانی کە نەزانداوە بەڵام ئەمە لە ڕووی مێژوویەوانی مرۆڤی ئەم سەردەمە بە گشتی کە سەی دەکەیت سەردەمێکی پێشکەوتوە سەردەمی پێشکەوتنی زانستە زانست بەشێکی زۆری پرسیار و پێداویستەکانی ئەمی پڕکرێت و وەڵامی داوەتەوە بەڵام بە مانای ئەوە ناکە ئیتر خورافە بە تەواوەتی لە مرۆڤ ڕیشە چێش کراوەڵجێرا چکە وتم بەشێکی بەسلات و بە سایکۆلۆژیای مرۆڤەوە کاتێک کە مرۆڤ وەڵامی پێ نییە بۆ نمونە سەردەمانێک نەخۆشیێک ڕووی داوە نەیانزانێت نەخۆشەکە چییە میکرۆب چییە لە چی ڕواتەوە توانە ئەمە جوونەکە چۆتە لەشیەوە ئێستاش برەوی زۆرە اینجا ئەمە هۆکاری تر هەیە وەکوتمێکێک لە هۆکارەکان ئەو سایکۆلۆجی مرۆڤە لاوازەیە کە زانیاری و شارەزایی نیە وەڵامەکان نازانێت بەڵام لەم سەردەمەدا بەڵێن کاتێک کە بارودۆخی سیاسی ئابووری پشێوی دروست دەبێت خەڵک بەرچاوی ڕوون نابێت و کۆمەڵێک پرسیاری گرنگی هەیە لای وەڵام نادرێتەوە بە نازانراوی مێمێنێتەوە سەردەمێک کە قەیران و گرفتی ئابووری و سیاسی و باری سایکۆلۆژی خەڵکدا دەبێت بۆ نمونە تۆ سەیری سەردەمی کۆڤید کە کۆرۆناکە لەم سەردەمەدا کە سەردەمی زانستە کاتێک کە زانست بە تاوەتی ناتوانێت وەڵامی نەخۆشیێکی گەورەی ترسیناکی تازە باتەوە لە بەروی نەخۆشیێکی تازەی تاقیکردنەوەی زۆر لەسەر نەکراوە دیاردەیەکی نوێ بووە لەوانەیە زانست 100% وەڵام و چارەسەرەکانی پێ نەبێت سیرەکەی لەم سەردەمەدا خەڵک ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک وەڵامی خورافی بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆرۆنا و هۆکارەکانی سەرهەڵدانی و کۆمەڵک چیرۆشی گەورە ئەجێڕێتەوە و لە هەمووشی سەیرتر و سەمەرەتریش ئەوەیە کە لە سەردەمی تەکنۆلۆژیای پەیوەندیدا لە میدیاکاندا و لە سۆشیال میدیایە ئەم خورافەیە جارێکتر زیینوە پێکرێتەوە ئاوە درێتەوە پاسایی بۆ درێزێتەوە خەڵکیی زۆر لایچێکە پژگیریەکات ئەگڵێتەوە بێ ئەوی بەخۆی بزانێت بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەزانی بێ ئاگای و ناڕۆشنبیریە و بەشێکی بەوەی کە ئەم میدیایانە کە ئاسانکاریەکەن و بەشێکی ئەگەڕێتەوە ئەمانە هەندێک لەم خورافانە بە مەبەستی سیاسی و پڕۆپاگەندە و کۆمەڵێک ئایدۆلۆژیا بۆ پشەوی دروستەکەن لە ڕووی سیاسی و ئەمانە لە ڕووی سیاسیەوە بۆ نمونە تۆ سەیری بەم دوور نەڕۆم بۆ سەیری میدیای کوردی بکەیت بە گشتی سەیر دەکەیت لەم چەند ساڵەی ڕابردووە سەیر دەکەی لە میدیا فەرمیە گەورەکانی ئێمەدا بۆ نمونە کەسی خورافی هاتووە فاڵەگرێتەوە و پێشبینیمان بۆکات لە جاری تۆ سیاسەتی ئابووری و کۆمەڵایەتی خۆدا ڕژی کەسێکی فاڵچیت پێشبینی داهاتوت بۆ ئەکاو ئەستێرە ناسی بۆ ئەکاو بەخت و شانسی خەڵک و ڕەواجی شتێکی زانستی پێڵم تۆ پێ ئەوە بە بۆچوونی خۆی زانستە ناویناوە زانست ناویناوە عیلمی تەنجیم وەخت ئەستێرە ناسی ئەمە هەر لە سەردەمی سپینۆزا و فەیلسوفەکانەوە بەڵێن تا فرانسیس بیکۆن ئەستێرە ناسی ئەسڵەن هەر زانست نییە بەڵکو جۆرەکە لە خورافە بۆ چونکە ئەستێرە ناسی ئەگەر لە بوارە زانستێکەوە دێکی بیتەوە تۆ لە ناو سروشتە ئیشەکەی سروشتیش کۆمەڵی یاسا و هاوکێشەی هەیە تۆ بۆ هاوکێشە ماتماتیکیانە ئیشەکەیت و لەگدانەوە ئەەکەیت و داتا و شتک و ئەەکەیتەوە زانیاری و ئەنجامگیری ئەەکەیت بەڵام تۆ
لە ناو سروشتا ڕووداوێک ڕوئەدا بۆ نمونە کۆرۆنایە تۆ ئەم ڕووداوە ئەبەسیتەوە بەس شتێکی هۆکارێکی سەر و سروشتی و لە دەرەوی سروشت ئەم شتە نایەتەوە بێک وەکو توایە تۆ چیمەندۆ و نایلۆن تێکەڵاو بکە یەک ناگرێت باشە وانێ وەکومە ئاگری لە سەدی سەدیە کوڵێت بڵێ وڵا ئاگرە لە سەدی سەدیە ئەبێ بە سەهۆڵ شتیوان نییە بەهێزێکی دەرەجی چونکە سروش کۆمەڵی قانون و ڕێرسایی دیاریکراوی خۆی هەیە و ئیشی لەگەڵ سروشتا کار ناکە لەگەڵ سروشتا بەڵام بەسنەوەی بۆ نمونە کشانی ئەستێرێک بۆ نمونە ئەڵێ ئەستێری بەختی تۆ کشە ئەو ئەستێرێت هیچ پەیوەندی و هەسارەیە پەیوەندی بە بەخت و شانسی منەهەیە هیچ پەیوەندی و لینچێک لە نێوان منێک لەسەر ئەم زەویە لەگەڵ ئەستێرێک هەزاران کیلۆمەتر بە تیشتی خۆر دوورە لەمنەوە هیچ پەیوەندیەک و ڕایەڵەیەک نییە ئەو تەنێکی مردووە لە ئاسمانێکە ئەخولێتەوە ئیش و کارێکی هەیە و کێشەیەکە ئیژەکات لە مەدار و خولگەیکی خۆیان پەیوەندی چییە بە ژیانی کۆمەڵاتی منەوە کە من بەخت و شانسە بێت ئەم ساڵ پانم لە بینی خوراف و دینە ڕایەڵەیەک هەیە ینی پێت وایە بۆچی مەسەرن زۆربەی لە ئەجواء دینیە تەقلیدیەکانە مەسەرن لە هەندستان مەسەرن لە پاکستان مەسەر لە ئەفغانستان لەو شوونانەی کردوا کەوتون و دینیشتی ئەزاڵە دیسان خورافات دەورەستان چ لە عالەمی ئیسلامە چ لە عالەمی غەیرە ئیسلامە بەڵێ بۆ نمونە ئێهروتە مەسەلەی بۆ نمونە ئەوەی کە باسم کرد ئەستێرە ناسی و بورجەکان لە وڵاتانی ئەوروپیش خەڵک هەیە هەواداری و ئەی خوێنێتەوە برەی پێدرێت هەتاڵن پۆتین و وێڵسن و چی و چی بەڵێ ئەمە مانای ئەوە نییە ئەمە کردارێکی ئەقلانی ڕۆشنبیرانەی تەواو زانستی پاساودرا ئەمە پەیوەنی بە دۆخی سایکۆلۆژی مرۆڤەوەی کە وەڵامی پێ نییە هۆکارەکان ناتوانێت دەستنیشانکە وتم مرۆڤ بە سروشتی خۆی پەیوەندی هۆکار و ئەنجامەدەن ئەم ڕووداوە هۆکارەکەی کاتێک کە نازانانی هۆکارەکەی چییە پاڵێداتە شتێک کە لە دەرەوەی سروشتە جا ئەمەش دوو جیهانی جیاوەژ جیهانی سروشت و سەر و سروشت بەیەک ناگەن و هیچ پەیوەندێکی کارلێک و هۆکار و ئەنجامیە لە نێیانەدا ئەمەیە مشکیلەکە بێ فەنتازیا و خەیاڵ بە بۆچوونی بێ پاساودرا و بە باوەڕی بۆ پاسەدرا وەڵام پێداتەوە تۆر بەعزێک هەڵێن مرۆڤ زۆربەی زۆری خۆی وەهمە یعنی کەم عەقڵانیە تر بۆچی بەلاتەوە بەلامانەوە عەجایب بێکە لە خورافتە حەزی لە خورافەت بێ هیچ پاساوێکی عەقڵانی یا دینیش مەسەلەن بەڵێ ئەوە خۆی بۆچوونێک هەیە لە سایکۆلۆژیای لای فرۆید کە هەیە ئەڵێ مرۆڤ ئەوەندەی نەستەکان دیوە ناژیرەکەی ئیژەکاتیا ئەوە نەژیر و ئەقڵ ئیشتیا ناکە ئەوەی کە هەڵێ سۆڕێنی ئەو لایەنە دۆخە نەستەچەیەکە لە پشتەوە ئیژەکات ئەو دیوەیە تری ئەمە ڕاستە بەڵام ئێمە ئەگەر سەیری بەردۆخ و سەردەمەکە بکەین تەماشاکەیت مرۆڤایەتی پێشکەوتووە زۆشتی زانیوە زۆر شت بۆ مەتەڵ بووە زۆر شت نەزانرا و بە ئێمە ئەزانین هۆکارەکانی دەستنیشانەکەیت بۆ نمونە کەسێک نەخۆشی شێپەنجە هەیە تۆ ناتوانیت بە بیر و بۆچوورێکی خورافی چارەسەرەکەی ئەمە شتێک ناو فیزیۆلۆژیایە هەر وەک کشتێکی سایکۆلۆژی کابرا کە ئەترسێت بۆ نمونە حتا متدەینێک پرۆفیسۆرێکە ئەچێ لە بەردەمی مەلاکە دانیشە قسەی بۆ بکە پێتوانێت هەر ئەو ترسە مشتەرەکە لە بینی تەدەیون و بەڵێ جا ئەم تێکەڵاوبوونە خۆی لێرەدا ئەوە هەیە ئاین لە سەرچاوی ئاینیش و خورافەش سایکۆلۆژیای مرۆڤە حاڵەتە دەروونەکە کە ترس و لاوازیە نەزانیە لێوە پڕەبێتەوە بەڵام بەداخەوە ئەبێت مامۆسایانی ئاینی ئەوە ڕوونکەنەوە مادەم ئاین هاتۆ پێداویستێکی ڕۆحی دەرونی مرۆڤ بکاتەوە کاتێک کەسێکە نەخۆشە نەخۆشێکی فیسیۆلۆژی هەیە بۆ نمونە شێرپەنجەی هەیە تۆ ناتوانانی بە دوعا و نوشتە چارەسەری بۆ بکەیت بەڵکو ئەوەی کە تۆ بۆ یەکەی دوعا و نوشتووە پاڕانەوەی ئەوە تەنها سەپۆرتێکی ڕۆحی ئەو کەسەیە کە ورێت بەرنەیات ناومێت نەبێت ڕژبین نەبێت بەڵام دوجار ئەبێت بڵێ بەڵام دوجار بۆ دەرمان و چارەسەرەکە ئەبێ بچێتەوە بۆ لای دکتۆر پسپۆڕەکە ئەگەر مامۆساچی ینی بڵێ من چارەسەری تۆ ئەەکەم بەبێەوەی نەشتەرگەری و دەرمانە بەمێ بە دوعاک چاک دەکەم ئەوە فێڵ و هەڵخەڵەتان نەبەڕاستی یعنی پێت وایە با بڵێن ئەوەی کە لە کوردستانە هەمان بوو بە هەمان شوەی ناکرد حکوومەتیش لێ قوبڵا کرد ینی چه مشکلی هەبوو ینی ئەوش هەر خورافەیە بەڵێ ئەوش خورافەیە لەوانەیە هەر خۆی خودی مامۆسانی ئاین و ئاینەرەکان ناڕازی بە لەو شتانی کەوتراوە ئەمەش پێ دەڵم هەلومەرج و زەمینەیەک ڕەخسێت کۆمەڵە کەس برەویان پێ ئەدرێت ڕکلامیان بۆگرێت بۆ نمونە کەسێک تۆ فەیلسوف و بیربەندێکی چاکە بزان لە میدانە ئێمە هیچ سەکۆیشی دەزەکەوێت بەڵام ڕێخۆشکردن بۆ ئۆکرێت دکتۆر بە من یەکشتە عرضکەم بەڕێزت اختصاصت فلسفێ یەکێک لە مامۆستایانی فەلسفە لە کەناڵێکی ئیعلامی خۆمانە دەرسێکی دانا لەسەر فەلسفە بەرنامە بەخۆ دوو بینەری نەبوو مەجبور لە هەن دەم خۆش ئەزانم حەزی لە وروژاندنە بەڵام کەسێک کە باسی خورافە یا
ئەکات بینەری زۆر واقع هزاران سەدان هزار کەس بەختێ بۆ گرمەوە خۆی ئەمە گەمەکردنە لەگەڵ ویژدان و هەستی خەڵکە کاتێکە خەڵک ئەزانێت خەڵک حەزی لەوەیە خەڵک جا ئەمە خۆی یەشەکە لە فەیلسوفە گەورەکان ئەڵێ مشکلەی چییە ئێمە تا ئەو کاتەی ئێمە ئەو شتێک کە خۆشمان حەزمان لێتی خۆشیمان لێ لەگەڵ ئەوەی کە ڕاستیە جای نەکەینەوە هەمیشە کەوینە خرافەوە داوی و خوافەوە هەمیشە کەسێکی فێڵباز و تەڵەکەباز و چاوبەسمان لەیەکەوێت کە فریمانە ئەیا و کۆمەڵێ وەڵامی ناڕاستمان ئاات و کۆنتترۆلی مێشکمانە لە کۆتاییدا گەشتینە ئەو دەرەنجامەی کە خورافەت وەهمێکە زۆر جار مرۆڤ خۆی حەزی لێتی تەنانەت ئەگەر باوەڕیشی پێ نەبێ بەڵام جیاوازی نێوان خورافەت و دیاردە دینیەکان تەنیا ئیمانە مرۆڤ ئیمانی بە دینێک بێ ئیمانی بە هەموو ئەو دیاردانە هەیە کە لەو دینەدا باسکراون ئەگەر غەیبیش بن ئەگەر لە ڕووی معقولیەتیشەوە هیچ پارسەنگێکیان نەبێت سوپاس کە بینەرمان بوون